دهن بيجن قالي كردستاني حقي ويا مادام او معارضه بكن امش هنده حسابي بوهرايو بيك بشرن پاش بەڕێوەچوونی ڕیفراندۆمی باشووری کوردستان و ئەو تەحەدە گەورەی هەرێم لە بەرامبەر جیهان کردی گۆڕانکاری گەورە لە پەیوەندی نێوان وڵاتانی ناوچەکە و هەرێمی کوردستان ڕوویداوە و سەرەتاکانی ڕێکەوتنێکی سێقۆڵی بۆ سزادانی هەرێم دەرکەوتووە بەڵام هیچ هەنگاوێک لەلایەن بەرپرسانی هەرێمەوە نابینرێت تا دڵنیایی بداتە هاوڵاتیان هەریەکە لە حکوومەتی عراق و تورکیا و ئێران کە پێشتر دژایەتی ڕوونی خۆیان ڕاگەیاندبوو هەوڵەکانیان بۆ گەمارەدۆنی هەرێمی کوردستان دەست پێ کردووە بەپێی زانیاریەکان ژوورێکی عملیاتی تایبەت بە کوردستان لەلایەن بەغدا و ئەنقەرە و تارانەوە پێکهێنراوە کە ئامانج لەو ژوورە گرتنەبەری ڕێوشوێنی هاوبەشە بۆ ناچارکردنی هەرێم بە پاشگەزبوونەوە لە ئەنجامدانی ڕیفراندۆم ئەویش لە ڕێگەی سەپاندنی سزای ئابوووریەوە ئەوەی تا ئێستا ڕوون بۆتەوە ئەوەیە کە ئەو لایەنانەی بڕیاریاندا ڕیفراندۆم لەم کاتەدا بەڕێوە بچێ خوێندنەوەیەکی وردیان بۆ بارودۆخی ناوچەکە و هەڵوێستی وڵاتانی جیهان نەبووە بارزانی لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا بەردەوام جەختی لەوە کردوێتەوە ئاگەر وڵاتانی جیهان پشتگیری سربەخۆی هەرێم نەکەن ئەوە دژایەتیشی ناکەن بەڕای چاودێرێکی سیاسیش ئەوەی ئێستا ڕوودەدا نیشانەی ئەوەیە بارزانی نەیتوانی و هەڵوێستی وڵاتان بەباشی بخوێنێتەوە پێشتریش ئەو بارودۆخە سیاسی و ئابووریەی چەندین ساڵە هەرێمی کوردستانی پێدا تێپەڕ دەبێت دەریخست هێزە باڵەدەستەکانی هەرێم هەنگاوی جدیان بەرەو دروستکردنی دەوڵەت نەناوە هەر ئەوە شوای کرد بەشێک لە هێزە سیاسیەکان داوای دواخستنی ڕیفراندۆم بۆ کاتێکی گونجاوتر بکەن دوای ئەوەش خەڵکی باشووری کوردستان دەنگیان بۆ سربەخۆی و هەنگاونان بەرەو دەوڵەتدا کەچی تا ئێستا نازانرێ پلانی بەرپرسانی باڵای هەرێم لا بەرامبەر گەلە کۆمەکیەی دەوڵەتانی دراوسێی دژایەتی و بێلایانی وڵاتانی جیهان چییە بە بۆچوونی چاودێرێکی سیاسی هاوهێزانەی بڕیاری ڕیفراندۆمیاندا خوێندنەوەیەکی بۆ دۆخی دوای ڕیفراندۆم نەبوو و ئامادەکاریان نەکردووە هەر بۆیە مەترسیەوە هەیە ڕیفراندۆمیش ببێتە کارتێکی سوتاو با تێڕوانینی هەندێک چاودێری سیاسی تا ماوەیەکی دیکە هیچ لایەنێکی نێودەوڵەتی هەوڵی جدی بۆ نێوەندگیری لە نێوان هەرێم و بەغدا نادا ئەوەش لە بەرامبەر ڕەتکردنەوەی بەدیلە نێودەوڵەتیەکەی ڕیفراندۆم لەلایەن هەرێمەوە ئەوەی تا ئێستا پێویستە گەڕانەوەی کوردە بۆ ناوخۆی خۆی ئەویش بە گۆڕینی ڕەفتار و پێداچوونەوە بە سیاسەتی ڕابردوو کە زیاتر سیاسەتێکی تاکڕەوە نەبووە تا سیاسەتی هەرێم لە بەرامبەر گەمارە و دژایەتیەکانی دەرەوە ڕێک بخرێ بەڵام پێکەینانی سەرکردایەتی سیاسی کوردستان داعش عێراق جارێکی دیکە بێئومێدی هێنایە ئاراوە و سەلماندی هێزە باڵەدەستەکان نەک هەنگاو بەرەو سربەخۆی نانێن بەڵکو هەوڵی لاوەزکردنی ڕۆڵی دەستگا شەرعیەکانی هەرێم دەدەن کاوەش پێچەوانەی بانگەشەکانی دروستکردنی دەوڵەتە بەڕای چاودێرێکی سیاسی ئەو سیاسەتە ئێستا لە هەرێم پەیڕەو دەکرێت زیاتر بۆنی سازشکردن بۆ هێزەکانی دەرەوەی لێدێ نەک بۆ بەخۆداچوونەوە لە سەراستی ناوخۆ و هەنگاونان بۆ چارەسەرکردنی قەیرانە سیاسی و ئابوووریەکان